وەزارەتی سامانە سروشتیەکانی حکومەتی هەرێمی کوردستان بڕیاری داوە کارگەی غازی هەولێر بفرۆشێت و بیدات بە کەرتی تایبەت. ئەوەش نیگەرانی ئەندامانی ئەنجومەنی پارێزگای لێکەوتەوە و سەرۆکی لیژنەی پیشەسازی و وزە لە ئەنجومەنی پارێزگای هەولێر دەڵێت ئێمە دژی ئەو بڕیارین و فرۆشتنی ئەو کارگەیە لە بەرژەوەندی هاوڵاتیان و حکومەتدا نییە، چونکە مانگانە ئەو کارگەیە ئەگەر بە تەواوی توانای خۆیەوە کار بکات نزیکەی 1 ملیار دینار داهات بۆ حکومەت دەگەڕێتەوە. فەرمانێکی وەزاری کە داوای کردووە ئەو کارگەی غازە بخەملێنرێ پەیوەندیمان بە بەڕێوەبەری کارگەی گازی هەولێر کرد، ئەوان نووسراوەکەیان پرسراش کردەوە و خەمڵانی کارگەکە بە بڕی 6 میلیارد دیناریان داناوە. ئێمە بە هیچ شێوەیەک لەسەر فرۆشتنی ئەو کارگەیان بدرێت بە کەرتی تایبەت ڕازی نابێت. خۆی لە ئێستادا ئەو کارگەیە داهاتێکی باشی بۆ حکوومەت هەیە و ئەگەر بێت و ئەو کارگەیە بدرێتە بە کەرتی تایبەت لەوانەیە قۆڕق بکرێت. ئەندامانی ئەنجومەنی پارێزگای هەولێر دەڵێن فرۆشتنی ئەو کارگەیە بە کەرتی تایبەت دەبێتە هۆی قۆڕخکاری لە بازاڕەکاندا، ئەو کات ناتوانرێت ڕێگری لە بەرزبوونەوەی نرخی غاز بکەین. هەروەک داوا لە حکومەتی هەرێمی کوردستان دەکەن لە بری فرۆشتنی ئەو کارگەیە حکومەت پەری پێ بدات بۆ ئەوەی بە تەواوی توانای خۆیەوە کار بکات. بڕیارێک بدەن وەک لیژنەی پیشەسازی وزە لە ئەنجومەنی پارێزگای هەولێر کە ئەم کارگەیە هەم نادرێتە کەرتی تایبەت بۆ ئەوەی حکومەت زیاتر استیفادە لە داهاتەکانی بکات و لەسەر زەویەکی زۆری شێ دەتوانێت تەوەسع بە معمەلەکە بکات و معمەلەکەی زیاتر تاقی ئینتاجی زیاتر بکات. کارگەی غازی هەولێر لە ئیسادا لە توانایدایە ڕۆژانە 8,000 بوتڵی غازی ماڵان پڕ بکاتەوە. لە مانگی ڕابردووشدا 177 ملیۆن دینار قازانجی هەبووە. ئەمە سەرباری ئەوەی لە ئیسادا ئەو کارگەیە تەنها 30 لە سەدای کار دەکات. هەر بۆی ئەندامانی ئەنجومەن دەڵێن ئەگەر تەواوی کارگەکە کار بکات ئەوە مانگانە نزیکەی 1 ملیار دینار قازانج بۆ حکومەت دەگەڕێتەوە. لەبەر ئەوەش فرۆشتنی ئەو کارگەیە بە کەرتی تایبەت ڕەت دەکەینەوە. سیروان حوسێن، کورسان نیوز، هەولێر.